بەرزبوونەوەی نرخی زێڕ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئاستەنگ و بارگرانی بۆ گەنجان لە پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری دروست کردووە. سەرۆکی کۆمەڵەی زێڕەنگەرانی سلێمانی دەڵێت بەرزبوونەوەی نرخی زێڕ مێژوویە و پێشینەی نەبووە. بەنسبەت هاوسەرگیریەوە هەستەکەی زۆر کەم بۆتەوە بەهۆی ئاڵتون گرانبوونەوە کە ئاڵتون بەرز بۆتەوە و گەنجەکە ناتوانێت ئەوەی کە ئەوان داوایەکەن بتوانێت بیکات. ئەویش زیاتر ئەڵێن یا 40 مسخاڵ یا 50 مسخاڵ یا 30 مسخاڵ. لەم زروفەی ئێستاە زۆرە ئەو ئاڵتونە. من داوا لە لێرەوە داوا لە دایک و باوکانەکەم کە بتوانن پرۆسەی هاوسەرگیری تۆزێ ئاسانکەن هەم بۆ کچەکانمان هەم بۆ کوڕەکانمان. زۆر کەسەیە تەنانەت بە ئەڵلقەیەک شووی کردووە و پرۆسەی هاوسەرگیریەکەشیان سەری گرتووە و زۆر بەڕێک و پێچی و ژیانێکی بەختەوەریان هەیە. سەرۆکی لیژنەی فەتوای سلێمانی داوا لە دایکان و باوکان دەکات داواکاریە مادیەکانیان لە کوڕان و خێزانی داواکار کەم بکەنەوە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی پرۆسەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان کە قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی زێڕ و خەرجیەکانی هاوسەرگیری بوونەتە کۆسپی بەردەم گەنجان بۆ ئەنجامدانی پرۆسەکە. لێرەوە کاوە بۆ گەر هات و هەر شتێ لە ڕێگر بوو لە دروستکردنی خێزانە ئەگەر مەجای تیا بوو ئەبێ وردەوەدا ئاسانکاری تیا بکەین و مەسەلەی بابەتی مارەی و ئەو شتانە لە شریعەتی ئیسلامیە بە تەواو هاسانکاری تێکراوە چونکە لە شریعەتی خوای گەورەدا نەهاتووە سەقفێک یا بڵێن شوێنێکی دانابێ یان بڕێکی داری کردوێ نابێت لەوە کەمتر بێ وانەوێت نابێتە نا ئەوە بێ. ئەوە خۆشبەختانە لە قورئان و سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە دیاری نەکراوە بەڵکو ئەم بابەتە دراوەتە دەستی ئەو واقع و ئەو شوێن و ئەو جێگەی ئەو کەسەی کە ئەم زەواجەکە و ئەو مارەی کە کوڕ ئەیدا بە کچەکە بریتی نییە لە فرۆشتن یا بریتێ لە مەعامەلەکردنێک کە کچە لەگە کوڕابێک کاوکو مەعامەلەیە کە زۆر جار هەیە هێندە دید هەیە وا ئازانن کە ئەگەر کچێک مارەیەکەی زۆر شووی کرد و بە مارەی زۆر ئەو مەسە قیمەتی زۆرە لە لای ماڵی خەزورانی خۆگەر هات و مارەیەکەی کەم بێ بەبێ قیمەت خوانە خواسە سەیریکەن ئەوە لە دیدی ئیسلامە دیدێکی زۆر غەڵەت و هەڵەیە. کۆمەڵناسێکیش باز لە مەترسیەکانی کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری دەکات و هۆشداری دەدات. ئەگەر لە هەر قۆناغ لە قۆڕەکانی ژیانە پێویستە گرنی بە پرۆسەی خێزانداری هاوسەرگیری بدرێت چکە دروستبوونی خێزان و دروستبوونی هاوسەرگیری و ئەکا کۆڵەکانی کۆمەلگە پارێزێ لەناو هەر کۆمەلگەیەکدا ئەگەر خێزان هاوسەرگیری کەم بێتەوە و ئەکات کە ڕێژەی خێزانداری ئەمڕێ ڕێژەی تاکانی کۆمەلگە ڕوو لە کەمبوونەوە بکە. هەر لەبەر ئەمەشە یعنی لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر جەخت دەکاتە سەر ئەوەی کە پرۆسەی هاوسەرگیری کار ئاسانی بۆ بکەن بۆ ئەوەی بەهاکانی کۆمەلگە پارێزین تا دێت ڕێگا و هەوڵەکان بۆ بەڵاڕێدابردنی گەنجان و دوورخستنەوەیان لە پێکەوەنانی خێزان لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت و ئەرکی خێزان و ڕێکخراو و خەمخۆرانی بواریایینی و کۆمەڵایەتیش قورستر دەبێت.